دیمەنێک ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا زیاتر دەبینرێت. لە بری سەوزبوون خاکەکەی زیاتر بەرەو ڕووتەنی دەڕوات. باخچەیەکە لە باخچەکانی شاری سلێمانی، پشت گوێخستنی باخچە و پارکەکانی سلێمانی و دابین نەکردنی ئاو لە کاتی خۆیدا بۆ ئاودانیان بەشێکی زۆر لە ڕووبەرەکانیان ڕوبەڕووی مەترسی وشکبوون بوونەتەوە. هۆکاری مەترسی وشکبوونی باخچەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە مانگی شەشەوە ڕۆژانە پێویستی بە 4 ملیۆن لیتر ئاو هەیە، بەڵام نیوەی ئەو بڕە ئاوە بۆ ئاودانیان دابین دەکرێت. ئەمە ناوبەناو ئاویان بەتەن کرد، بەڵام ئەوە حەل نییە، وە حەلێکی کاتیە. ئەو تەنکەرە وەکووا چۆن زەلامێک تینوی بێتەوە لە ڕۆژێکە پەرداخی ئاوی بیتە. هەموو ساڵ ئێمە لە شاشی تەلڤیزیۆن ئەبینین ئەڵێن چەند هەزار نەمام لە شوێژ دنیا سەوز دەکەین. سەوزکردنەکە ئەساس نییە تۆ ئەینێژی، پارێزگاریکردنەکەی ئەساسە، پارێزگاریەکەی ئەساسە. ئێمە سیرەکەن ئەوە بیرێکی ئیستیوازیە، هیچ کێشەی نییە و کارەبای هەیە. ئەوەش بۆریەکانە دەریان هێناوە لەوێ 2-3 مانگە دایان ناوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی 564 باخچە و 12 پارک و 330 بلوار هەن بۆ چوونە ژوورەوەی بەشێکیان پارە وەردەگیرێت، بەڵام پارەکە لە بری خەرجکردنەوە بۆ خزمەتکردنی پارک و باخچەکان بەشی زۆری دەگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت. نەخێر ئینشاءڵڵا وشک نابیتن و پارەی پێویستی لە بۆ تەرخانکرا ئەساسا. لە پاڵ کارمەندانی باخچەکاندا 3 کۆمپانیای کەرتی تایبەت گرەبەستیان بۆ ماوەی ساڵێک لەگەڵدا کراوە بۆ ئاودانی پارک و بلوارەکان، بەڵام تاوەکو ئێستا تەنیا لە 21% پارەکەیان بۆ خەرج کراوە و نزیکەی لە 80% پارەکەیان لای حکوومەتە و بۆیان خەرج ناکرێت. زوهرە عەلی، NRT سلێمانی.